بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، چارەخوازی ئەم جارەمان کە سەردانی کردوین و پشکنینمان بۆ ئەنجام داوە بۆمان دەرکەوت کە دوو گرەی گەورە گرەیەکیان لە بەشی چەپی میزڵدانی هەیە و گرەیەکی گەورەش لە سەقفی میزڵدانی هەیە. بە جۆرێ گرەیەکە درێژ بووەتەوە بۆ ناو ملی میزڵدان. طبعاً ئەم گرەیانە گرەی شێرپەنجەن، بەڵام زۆریان هەیە، قۆناغیشیان هەیە گرەیەکە لە نەوعی هەرە پیسەکانە هەیە کەمتر پیسە و قۆناغیش لە قۆناغی پێشیەکەوە دەست پێ دەکات هەتاوەکو قۆناغی چوارەم. سوپاس بۆ خوای گەورە، هەرچەندە نەشتەرگەریەکە ئاسان نەبوو، بەڵام بە یارمەتی تیمی نەشتەرگەری میهرەبانی ئێمە دوای ڕاوێژکردن لەگەڵ تیمی نەشتەرگەری میهرەبانی و لەگەڵ خێزانی چارەخوازەکە ئێمە پێمان وتن کە لەوانەیە چەند قۆناغێکی بوێ بۆ نەشتەرگەری، بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێمە ئەم نەشتەرگەریەمان ئەنجامدا تەنیا بە یەک جەلسە بەسەرکەوتوویی بە جۆرێک کاملی گرەیەکە ئیلای چەپی میزڵدانەکە و دوای سەقفی میزڵدانەکە و هی ملی میزڵدانەکەش کاملمان هەڵگرت و ناردمان بۆ زەڕە، هەرچەندە لە جۆرە هەر خراپەکان بوو، بەڵام وەکو قۆناغ لە قۆناغی یەکەم بوو. بەم جۆرە بە تەنسیقکردن لەگەڵ پسپۆری نەخۆشیەکانی گرێ ئەکرێ بۆ ماوەی 2 ساڵ ئێمە بەدواداچوون بۆ ئەم چارەخوازە بکەین کە بە نیازی ئەوەی بە ئومێدی ئەوەی کە لە داهاتوودا کێشە بۆ ئەم چارەخوازە دروست نەبێتەوە و پێویستی بە قۆناغی تری عیلاج دەبێ ئەکەیت، بەڵام ئینشاڵڵا پێویستی بەوە نابێت کەوا کاملی میزڵدانەکەی بۆ هەڵبگیرێ. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی، بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.